سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان 23مین راپۆرتی خۆی لەبارەی پێشێلکاریەکان لە بەرامبەر ڕۆژنامەنووسان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەخسەڕوو. بۆ ئەوەش سکرتێری لیژنەی داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان ڕایگەیاند پێشێلکاریەکان لە بەرامبەر ڕۆژنامەوانان بەراورد بە ساڵی ڕابردوو کەمی کردووە کە لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 27 حاڵەتی پێشێلکاری لە لێدان و دەستگیرکردن و ڕێگەنەدان بەرامبەر بە 65 ڕۆژنامەنووس کراوە کە 12 حاڵەتیان لە هەولێر و سلێمانی بووە. لە ماوەی 6 مانگی ڕابردووە ژمارەی ئەو حاڵەتانەی کە بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە 27 حاڵەتمان هەبووە و ئەم 27 حاڵەتە بەرامبەر 65 ڕۆژنامەنووس کراوە و بەپێی پارێزگاکانیش سلێمانی 6 حاڵەت بووە، هەولێر 6 حاڵەت بووە و دوهۆک 6 حاڵەت بووە، خانەقین 3 حاڵەت بووە، کەرکووک 4 حاڵەت بووە، مووسڵ 1 حاڵەت بووە، بەغدادیش 1 حاڵەت بووە و شێوازی جۆری پێشێلکاریەکانیش کە ئەوەی جێدا کە فەرقی هەیە لەگەڵ ساڵی ڕابردووە. لە ساڵی ڕابردووە ڕێگریکردن لە ڕووماڵ پلەی یەکەمی بینی بەدەستێناوە، بەڵام ئەم ساڵ کە پێمان ناخۆشە دەستگیرکردنی ڕۆژنامەنووس بەداخەوە ڕێژەی بەرزی بەدەستێناوە کە ڕێژەی 10 حاڵەتی هەیە بە دوای ئەوە ڕێگریکردنە لە ڕووماڵ. پابەندی ئەو یاسایە بن کە کاری ڕۆژنامەنووسی ئیلتیزامی پێوە بکەن و مافەکانی هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانەدا جێگیری نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسان داوای لە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان کرد کە لەم کابینەیەدا پیشەیانە تەمەشای کاری ڕۆژنامەگەری بکەن لە هەرێمی کوردستان. هەرۆک یاسای ژمارە 35 ڕۆژنامەنووسان وەکو خۆی جێبەجێ بکەن. پابەندی ئەو یاسایە بن کە کاری ڕۆژنامەنووسی ئیلتیزامی پێوە بکەن و مافەکانی ڕۆژنامەنووس دەستە بەرکەن و زانیاریام دەنێ و یاسای مافی بەدەستێنانی زانیاری بۆ ئەوان دەستە بەرکەن و ئەکرێ پەیوەندیەکانی نێوان ڕۆژنامەنووسان و حکوومەت و دام و دەستگاکانی لەم کابینەیە ئاشبوونەوەیەکی باشتر و جدیتر بەخۆی بینێ. ئەوەی کە لە ڕۆژنامەنووسان لە ڕابردوودا لێیاندراوە ئەم حاڵەتانە نەمێنێ، ئەوەی کە نیگەرانن ئەم حاڵەتانە نەمێنێ. لەو کۆنگرە ڕۆژنامەوانەدا سندیکای ڕۆژنامەنووسان ڕایگەیاند پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەردەوامە و حاڵەتەکانی برینداربوون و هێرشکردن و سوکایەتیکردن بە ڕۆژنامەنووسان درێژەی هەیە. هەروەک دەرکردن و پێنەدانی موچە یەکێکی دیکەی پێشێلکاریەکانە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێت. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.